بەسەرهاتێک بە کورتی باسەکەم بۆ بیادخستنەوەی ئینشاڵڵا بۆی هەڵێ بۆ بەهەشتوان بدەین. مامۆستایەک دەڵێت پیاوێکی بەتەمەن هەبوو، عمری 70 ساڵ بوو، بەتەمەن ڕەحمەتی خوای لێبێ. کاتێککە ئێمە لە مزگەوتا دەرز و محازەرەمان هەبوو، وتارمان هەبوو، ئەم پیاوە یا لە تەنیشتی من دانیشت بۆی گوێ لە دەنگ بێت، یا ئەچۆ لای موسەماعەکان لەکوێ بوو، تۆزی گوێی گران بوو، گوێی قورس بوو، لە هەر شوێنێک گوێ لە دەنگی من بوایە ئاوێ دانیشت. دەورەی قورئانمان دەکەوە بەشداریە کرد، عمری 70 ساڵ. خەڵکی ئێستا عمری 70 ساڵ بەس خەریکی جوێندان، بەس جوێندانە و جوێن مەمەکەوت جوێن بۆکەدا بەداخەوە. ئەم پیاوە بەتەمەنە ڕەحمەتی خوای لێبێ تقریبا پارەکە وەفاتی کردووە، پارەکە ڕەحمەتی خوای لێبێ، شتی تازە باسەکە. ئەم پیاوە ئامادەی دەرسە قورئانەکان دەبوو، قورئانی دەخوێنا لەگەڵ گەنجەکاندا و هەوڵێدا خۆی فێرکە. وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێبێ لە تەمەنی 70 ساڵیدا. کچەکەی دەڵێ هات بۆ لای مامۆستایە، وتی باوکم هاتە خەومە بشەو، ڕەحمەتی خوای لێبێ، لە شوێنێکی زۆر خۆشا بوو. وتم باوە گەر تۆ مردوویتە؟ وتی بەڵێ ڕۆڵە گیان من مردوومە. ئەوتی حاڵت چۆنە؟ وەزعت چۆنە؟ وتی وەڵا ڕۆڵە گیان هەموو ڕۆژێک ئەو بەرەکەت و ئەو خێری قورئانی کە لە دنیا خوێندم هەموو ڕۆژێ دابەزێت ناو قەبرەکەم، بەخوا ڕۆڵە گیان زۆر شوێنەکەم خۆشە. ئەو قورئانی کە خوێندم لە دنیادا ئەمڕۆ پشتیوان بەخوا فریام کەوتووە. ڕەحمەتی خوا، لێخۆشبوونی خوا، بەرەکەتی خوا هەموو ڕۆژێ دەڕژێ بەسەرمدا. ڕۆڵە گیان جێگاکەم زۆر خۆشە، لە هەمووی خۆشتر ئەوەی ڕۆڵەکە شوێنەکەم ئەوەندە ڕۆشنایە، قەت تاریک نابێ، وەکو لای ئێوە نییە گوڵۆپەکە ئەکوژێتەوە، کارەباکە ئەکوژێتەوە. ڕۆڵە لای من نورەکە قەت قوتایی بنایە، کوژانەوەی نییە، بەردەوام قەبرەکەم ڕووناکە. بەخوا ڕۆڵە یەک چرکەیەک لای من تاریکی نییە، یەک چرکەیەک. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئینسانی ئیماندار لەناو گۆڕەکەیدا لەناو باخێکی سەوزایە. مانگی چواردە چۆنێک جوانە، ئەو قەبرەی وەکو مانگی چواردە ڕووناک و جوانە. بۆیە وتی وەڵڵا ڕۆڵێکیان بەخوا تاریکی لای من نییە و ئەو نورە قەت ناکوژێتەوە. خوا نورێکی پێمەخشوێ ناو گۆڕەکەدا قەت ناکوژێتەوە. جا ئەو نورە بارەدەست خۆمان دەرنەکەین، با ئەو گۆڕە تاریکە بە ئیزنی خوا بکەینە شوێنێکی خۆش و ڕووناک بە عیبادەت و خواپەرستی و بەوەی کە لەگەڵ خوادا ڕازگۆ بین. دوای مانگی ڕەمەزانیش خواتان لەبیر نەچێ، خوای مانگی ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەر یەک خوایە و عیبادەتیش تەنها مانگی ڕەمەزان فەرز نییە. دوای ڕەمەزانیش ئەو وعدەی بەخواتان داوە جێبەجێکەن، بەڵکو ئینشاڵڵا لە دوای مردنتان ناو گۆڕەکەدا ئەو ڕووناکی قەت نەکوژێتەوە تا قیامەت، لە قیامەتیش بڕۆنە بەهەشتەوە، لەژێر ڕەحمەتی خوای پەروەردگاردا بن، نەک لەژێر تووڕەیی و عەزابی خوادا پەنا بەخوای گەورە.